گفتوگۆکانی نێوان هەردوو حکومەتی هەرێم و عێراق بۆ گەشتن بە ڕێکەوتن لە سەر خاڵە جیاوازەکان بەردەوامە. لا دوایین کۆبوونەوەی نێوانیاندا حکومەتی هەرێم و حکومەتی عێراق لیژنەیەکی هاوبەشیان بۆ چارەسەری کێشە هەڵپەسەردراوەکان بەپێی دەستوور پێکهێنا. بڕیاری ژوایە هەفتەی داهاتوو لیژنە تەکنیکیەکانی هەرێم و عێراق لە بەغدا کۆ ببنەوە. پاش کۆبوونەوەکەی 25 تەمووز کە تا کاتژمێر 8 شەو بەردەوام بوو، لیژنەیەک لە ژێرناوی لیژنەی باڵای هەوبەشی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی ئیتیحادی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە کە تێیدا هاتووە لیژنەی باڵای هاوبەش تایبەت بە چارەسەری کێشە هەڵپەسەردراوەکانی نێوانیان با سەرپەرشتی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی حکومەتی ئیتیحادی بۆ کاروباری وزە بە مەبەستی دۆزینەوەی چارەسەرێکی دادپەروەرانە بۆ کێشە هەڵپەسەردراوەکان بەپێی دەستوور کۆبوونەوە. ئەو لیژنەیە سەبارەت بە کۆبوونەوەکە ئاماژەی بۆ کردووە لە کەشێکی هێرێنی و لێکتێگەیشتنی هاوبەش و نیازپاکی گفتوگۆ لە ئابارەی دۆسیە سەرەکیەکان کراوە، بە تایبەتی پرسی ناوچە جێناکۆکەکان و کێشەدارایەکان و بودجە و پرسی نەوت و غاز. بەپێی ڕاگەندراوەکە هەردوو لا لە سەردانانی میکانیزمێکی کردەیی بۆ لێکۆڵینەوە لە وردەکاری پرسە هەڵپەسەردراوەکان ڕێککەوتون. ئەوەش لە ڕێگای پێکێنانی چەند لیژنەیەکی تایبەتمەندی تەکنیکی لە وەزارەتە پەیوەندیدارەکان لەژێر چاودێری لیژنەی باڵای هاوبەشدا. پاش ڕیفراندۆم و پرۆسەی سربەخۆفرۆشتنی نەوت کە بە بڕوای چاودێران هەردووکیان شکستیان هێنا و پێچەوانەوە بەڵێن و بانگەشانە بوون کە بەرپرسانی پارتی و یەکێتی باسییان دەکرد و بەگوێی هاوڵاتیانیاندا دەدا. بە جۆرێک لە دەرەنجامی ڕیفراندۆمدا زیاتر لە نیوەی خاکی هەرێمی کوردستان ڕادستی حەشدی شەعبی کرا و هاوڵاتیانی ناوچە جێناکۆکەکان ڕوبەڕووی ترس و تۆقاندن و ڕفاندن و ئاوارەبوون بوونەوە. هەروەها بەهۆی پرۆسەی سربەخۆفرۆشتنی نەوتیش کە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکانی پێنج کابینەی ڕابردووی حکومەتی هەرێم بە ئەندازیارەکەی دادەنرێت، حکومەتی عێراق بەشە بودجەی هەرێمی بڕی. بەمەش حکومەتی هەرێم شکستی هێنالەوەی کە بتوانێت بۆشایی بڕینی بەشە بودجەی بەغدا لە ڕێگەی سربەخۆفرۆشتنی نەوت پڕ بکاتەوە و سیستمی پاشەکەوتی بە سەر فەرمانبەراندا چەسپاند و لە ماوەی 3 ساڵی قەیرانی دارایی نزیکەی 70 تریلیۆن دیناری لە موچەخۆران بڕی و پێی نەدان. لە ئێستادا و پاشە و شکستانەی کە کابینە یەک لە دوای یەکەکانی حکومەتی هەرێم تووشی بوویەوە، یەکەم کاری سەرۆکی نوێی هەرێم و سەرۆکی نوێی حکومەت سەردانیکردنی بەغدا و جەختکردنەوە بوو لە هەماهەنگی و پابەندی هەرێمی کوردستان بە دەستوری عێراق. ئەمەش دەرخەری ئەوەیە دەسەڵاتدارانی هەرێم باش لەو ڕاستیە گەشتون کە لە ماوەی 28 ساڵی حکومڕانیاندا نەیانتوانیوە ژێرخانێکی ئابووری بەهێز بنیاد بنێن کە بەرگەی قەیران بگرێت. هەروەها لەوەش دڵنیان کە پەیوەندیەکانیان سەرەڕای ئەوەی بانیشتیمانی نەکراوە و سەرجەمیان لەسەر ئاستی کەس و منەماڵە و حیزبدا ڕێژراون، ئەوەندە بەهێز نییە کە لە کاتی تێکچوونی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بتوانن هەرێم لە ژێر فشارەکانی حکومەتی فیدراڵی دەرباز بکەن. هەر بۆیە هەردوو سەرۆکایەتی هەرێم و حکومەت سەرەڕای ململانێ شاراوەکانیان دەیانەوێت لە ڕێگەی توند و تۆڵکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا خۆیان لە دووبارەکردنەوەی هەڵەکانی ڕابردوویان بپارێزن.